بەیەکوازۆ بەشداری بکەن هاوپشتی بکەن لە کرێکارانی ژینگە پارێز. کرێکارانی ژینگە پارێز تەنیا نین. دواکەوتنی موچەکانیان هۆکارێک بوو کە چەند جار کرێکارانی ژینگە پارێز ناڕەزایەتی دەربڕن و بێنە سەر شەقامەکان و خۆپشاندان و مانگرتن ئەنجام بدەن. بەڵام لە ماوەی ڕابردوودا گرفتێکی تر یەخەی کرێکارانی ژینگە پارێزی گرتەوە لە دەڤەری ڕاپەڕین. ئەویش لەسەر کاردەرکردنی نزیکەی 200 کرێکار بوو لە بوارە جیاوازەکاندا. واتە بەجیا لە کرێکارانی ژینگە پارێز بۆ نمونە شوفێران و چاودێرانیشی دەگرتەوە. لەم بارەوە بە دەستپێشخەری هەڵسوراوانێکی کرێکاری و بە تایبەتی بڵاوکراوەی دەنگی کرێکار هەڵمەتێک بۆ پشتیوانی لە کرێکارانی ژینگە پارێز ڕاگەیاندرا. بەجیا لە چەندین کاری ڕاگەیاندن هەڵمەتێکی واژوو کۆکردنەوە بۆ پشتیوانی لە کرێکاران لەسەر کاروەلانراو دەستی پێکرد. هەرزوو هەڵمەتەکە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیەوە و بە فراوانی واژوو پشتیوانی بۆ کرێکارانی دەرکراو دەردەبڕا. هەروەها ستافی دەنگی کرێکار لە حاجیاوە، ڕانیە، سلێمانی و چەند ناوچەی تر بانگەوازی ڕێبوارانی شوێنە گشتەکانی کرد بۆ واژوو پشتیوانیکردن لە کرێکاران. شایانی باسە سەدان کەس لەم هەڵمەتەدا واژویان کرد و لە پشتی کرێکاران ڕاوەستان. لەم بارەوە چالاکەوانانی هەڵمەتەکە دەڵێن. بەڵێ ئەمڕۆ ئێمە لە نزیک باقی گشتی ئەم کەبینەمان بەڕێخستووە بۆ پشتگیری کرێکارانی ژینگە پارێزی منتیقەی پشتدەر و ڕانی ئەوانەکە لەم ماوانە جگە لەوەی کە کرێکایان بڕیوە بێموچیان کردوون. ئێمەش ئەم کەمپینان بۆ بەڕێخستووە کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە ئەوان بەرپرس بن و چاودێر بن بەسەر ئەم هینەوە ئەم کرێکارانەوە کە لە کوردستانە خاشقڵک پاکەنەوەوانە. ئێمە زەمانەوێ بۆ ئیمزایەکە لە خەڵکی وەرەگرین بێتە فشارێک لەسەر ئەو وەزارەتی کار کە هەوڵێک با لەجێر فشاری ئەم ئیمزا کرێکارانی ژینگە پارێز بگەڕێتەوە بۆ سەرکارەکانی خۆیان و سفرەکەیان ڕەونەق ببینێ و بێ سفرە نەبن. کۆکردنەوەی ئیمزا بۆ ئەو کرێکارانی کە دەرکراون لە سەرکار کارێکی زەرورە. پێویستە کۆمەلگا ئاگا کرێتەوە بۆ ئەوەی کە تێبگا کە چەندین خێزان لەم کۆمەلگایە کە بێکار کراون ئەم ئینسانانە بژێوی ژیانیان هەیە، بەڵام دەسەڵاتی سیاسی لە کوردستانە ئەمانەی بێکار کردووە. بۆی ئێمە بتوانین ئەو کرێکاران گەڕینەوە سەرکاری خوان و ژیانی ڕۆژایی نۆرماڵی خۆیان بەدەست بێنەوە. هاتوین ئەم ئیمزانە کۆکەین، ئەم واژۆیانە کۆکەینەوە بەوەی کە لانی کەم کۆمەلگای لێ ئاگادار کەینەوە کە چەندی کرێکاریکە بێکارەکرێن لە ڕوو ئەگەر بێدەنگی بۆستی. بەڵام ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەگەهات و دەسەڵاتی سیاسی جواب بەمەی نەداوە پێویستە کرێکاران لە کوردستان ڕێگای مەدەنی تر بگرنە ڕێگاکە وەیە کە لانی کە ئەبێ خوان ڕێکخراوکەن جا لە هەج مەیدانێکایە. ئەگە خوان ڕێکخراو نەکەن بە دڵنیایەوە لەمە کاری ناڕەواتر بە ئاسەپێنن بەسەر کرێکار و زەحمەت چێژە. شایانی باسە هەڵمەتی پشتیوانی لە خەباتی کرێکارانی ژینگە پارێز و بە تایبەتی ئەو کرێکارانەی لەسەر کار دەرکراون بەردەوامە و کرێکارانی ژینگە پارێز بە تەنها جێ نەهێڵراون.